ئێتیلافی دەسەڵاتدارانی گەندەڵ زۆر لەوە تووڕەن کە لەم هەڵبژاردنەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا باسی ڕاوڕوت و دزی و ئیفلاسی ئابووری و سیاسی ئەوان دەکرێت کاتێ هەرێمیان گەیاندوتە ئەم حاڵەپەشەوە. باگوتەی ئەوانە و گەندەڵکاریەی هەرێم هیچ پەیوەندیەکی بە ئەنجومەنی نوێنەرانی بەغداوە نییە و نابێ لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی عێراقدا باسی بکرێ، بەڵکو دەبێ باسی دەستەبەرکردنەوەی مافە دەستوریەکانی هەرێم بکرێت لە بەغدا. ئەوانەی لێرەوە دەچنە بەغدا نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانن نەک ناوەڕاست و باشووری عراق، بۆیە دەبێ هەڵگری غەمەکانی گەلەکەیان بن، دەبێت داکۆشیکاری دادپەروەری بن لە کوردستاندا بۆ ئەوەی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی گشت پێگاتەکان دابین بکرێ، لەو گۆشەنیگایەوە داواکاری دەستوریەکانی هەرێم لە عراق وەربگرنەوە، نەک وەکو ئەوەی لە دوای 2003 تا ئەمڕۆ دەسەڵاتداران بەبێ ئەگاداری نوێنەرە کوردەکانی ئەنجومەنی نوێنەران لە بەغدا لەگەڵ گەندەڵکارانی عراق کەوتونەتە سەودای پۆست و پارە و ئیمتیازاتەوە و شتێک لەلای ئەوان هیچ ڕێزێکی نەبوو بێت دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی کورد بووە. ئێوە چ لە کاتی شەڕی پۆست و پارەدا و چ لە دوای شەڕی داعشیش ڕۆژێ لە ڕۆژان بڕواتان بە شەڕی دەستوری نەبووە تا شتێکی لێبەدەست بهێنن. دەبێ بپرسین کوا هەوڵدانتان بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق کە ئەو هەموو پۆستەتان لە بەغدا داگیر کردبوو، دواتریش کە بەهۆی شەڕی داعشەوە بەبێ تەقە کەرکووک کەوتەوە دەستی کورد. ئێوە لە بری ئەوەی وەکو کارتێکی گوشار بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور بەکاری بێنن بەگاڵتەوە بە بەغداتان دەگوت تازە مادەی 140 دەستور بۆ خۆی جێبەجێ بووە. هەر ئێوە بوون لە کاتی ڕیفراندۆمەکەدا دەتانوت تازە هیچ شتێک نەماوە ئێمە بە بەغداوە ببەستێتەوە، هەر ئێوە بوون دەنگتان بە یاسای حەجی شعبیدا و پێشمەرگەتان لەو شەڕە یاساییەدا فەرامۆش کرد. بەڵام ئێستا کاتێ دەبینن گەلی کورتان دەیان ساڵ هێناوەتە دواوە باسی تیمی بەهێزی بەغدا و شەڕی دەستور دەکەن. ئەوەی شەڕی دەستور دەکا بازرگانی سیاسی و مافیای ئابووری نییە، ئەوەی دەیەوێ مافە دەستوریەکان دەسەبەر بکە ئەوانن کە چەندین ساڵە شەڕیان لەسەر بەشەبوجەی هەرێم کردووە، بەڵام ئەوەی بە بیانووی ئابووری سربەخۆ و فرۆشتنی سربەخۆیانەی نەوتی هەرێم یاساکەی جێبەجێ نەکردووە و ئابووری وڵاتی مایەپوچ کردووە و هەرێمی خستوەتە ناو دەیان ملیار دۆلار قەرزەوە، خێرە ئێستا خۆی بێتاوان نیشانەدات و شەڕی دەستورمان بۆ دەکا؟ جەماوەری کوردستان زۆر باش لە فرتوفێڵی ئەمانە تێگەیشتون. جارێ شەڕەکە لە هەرێمدایە دەبێت ستەمکاران و مافیەکانی ئابووری بەناو سربەخۆ سزا بدرێن، دەبێت شەفافیت بگەڕێتەوە بۆ کوردستان و دامەزراوەکانی، دەبێت هەوڵی بە دامەزراوەی کردنی هەرێم بدرێ، چونکە هەر چاکسازیەک بە قازانجی هەرێم لە بەغدا وەکو یاسای بودجە و باشترکردنی ژیانی فەرمانبەران سەر ناگرێ، با وەکو بە یاساژ لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەربکرێ، چونکە ئەوانەی بەرژەوەندیان لە دزینی سامانی گشتی و بەتاڵان بردننیدایە مەحاڵە ڕێگە بدەن چاکسازیەکان وەکو خۆیان جێبەجێ بکرێن و مادە دەستوریەکان بگەنە ئەنجام. بۆیە دەبێ ئەم جارە نوێنەرانی کورد لە بەغدا ئاگاداری ڕەوشی سیاسی و ئابووری هەرێم بن و بە بەرچاوڕوونی و شەفافیەتەوە مافە دەستوریەکانی هەرێم لە بەغدا وەربگرنەوە، نەک بەو شێوەیە نوێنەرانی جەنگی مەحاڵ بکەن تا بە یاسا بەشەبوجە بچەسپێن و لە کوردستانیش بە بیانووی ئابووری سربەخۆوە یاساکە جێبەجێ نەکەن و گەلەکەمان بخەنە ژێر هێڵی هەژاری و قات و قوڕیەوە. ئەوەی کە هاواری لێ بەرزبۆتەوە دەڵێ ئەمە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەک پەرلەمانی کوردستان دەزانێت کوێی دێشێ، ئێمەش دەزانین بۆچی هاوار دەکا، بەڵام ئەوەی کە ئەوی ترساندووە و دەنگەکانی ئێوەن کە دەزانێ ئەمجارە سزای دەدەن و ناهێڵن هاش و هوشی بەخشینەوەی قازانجی فرۆشتنی نەوت و دەستکەوتی زیاتر بە ئامانج بگا.